ئابی پارێزگای هەولێر کەوا هەرچین بە ئیجراتکردن لەگەر هەموو هاوڵاتیانێکەوە پابەندی ڕێنماتە دروستەکان نابن و یاخود پابەندی نەبەستنی ماسک نابن یاخود ئەو شوێنانێکەوە پابەندینە بە ڕێنماتە دروستەکان ئێمە خەلەستین بە ئیجراتکردنیان لەگەڵیان بە پێبژاردن بە بڕی 20,000 یاخود ئەو شوێنانە کەوا دابخرێت ئەو بڕیارە لە بەیانیوە جێبەجێ دەکرێت ئەو ڕووکو ئاگادارکردنەوە کەوا ئاگاداری هەموو هاوڵاتیانە دەکرێتەوە یاخود ئەو شوێنانە دەکرێتەوە. باش ئەگەر کەسێک لەو کاتەدا پارەی پێ نەبێ ئێوە سڕێکارێکی لەگەڵ دەگرنە بەر ئەگەر ئەو 20,000 پێ نەبێ چی ئەبێ؟ سزاکەوە بە پێ ئەو ڕێنمانێکەوە دیاری کراوە ئیجراتی لەگە دەکرێت. ئەگەر کەسێک بۆن وایانی وەکوی ئاماژە پێدا کە پارەی پێ نەبێ یانی دەستگیرەکرێ تازە باسم کرد ئەوە ئەو لەو ڕێنمانەکەوا دیاری کراوە ئەمە ئیجراتی بە پێ ئەو ڕێنمانە لەگەر دەکرێت. ڕێنمایەکان چینە؟ بەڵێ ڕێنمایەکە چیانی ئەوەی کە ئیجرات لەگەڵەکرێت؟ پێم گوت پێبژاردنە. باش کابرا بۆن لێرە خەڵک ئێستا دۆخی وەزارەی باش نییە ئەگەر پارەکەی پێ نەبوو دەستگیرەکرێ یاخوسی بەسەر ئێمە وەکو جیهاتێکی تەنفیزی ئێمە هەر دەستین بە تەسلیمکردی بە بنکەی پۆلیس لێوێن دەر ئیجراتی لەگە دەکرێت. ئەوە وەکو پێم گوتی ئەوە ئەمە ڕاگەاندوی خۆمان هەیە ئێستا دێت لای جەنابتان دەتوانانی پرسیارێکتان هەیە ئاراستەی بکەن.